för att prata om Gotland är ju fantastiskt och vi vill flytta till Gotland. Och vi har ju Sveriges viktigaste jobb. Vi har 240 olika yrken. Vi har behov av sjuksköterskor, läkare, ingenjörer, lärare, förskollärare. Och vi tror att många av de som är här och besöker Almedalsveckan också vill komma och bo här. Ja, jag heter Malin Hammarén och jag är här på Almedalsveckan för att se om det finns några möjligheter inom Region Gotland. Jag tycker det är ett jättebra tillfälle att ställa frågor, se vilka öppningar som finns, även inom andra besöksnäringen exempelvis eller andra företag som finns på plats. Att man kan ta ett möte face to face så att säga. Det tycker jag är jättebra. روزانه ليرانا إنتاج ما شش تاخمة شش زاوية أجا مثلا قنفة جبي صار قنفة تاخم قنفة كامل بهو قنفة لهولير زياتر سموديل شيء هيك خلق زياتر ديباتن عندك موديلي هي مثلا كلاسيك وشتانا زياتر تلشي بزيران دروس دك مثلا تقليد دك إنه أوانا زور دروا ئێستا ئیشی هەولێری زۆر باشترە لەگەڵ ئیشی دەرێ لە جنوب بڵێن لەبەرەوەی مەسەرەن خەڵک ناو ماڵەکە هەر دەگۆڕی قەنەفەکە زۆر هەرزان بۆ بوویتە 450 دلار کابرا تەماشای دەکا ینی بەنی و عاشەکەش دەردەچیتن 450 دلار ئیشی کەربەلا و بەغداوانەشمان هەیە بەس ئێستا زۆر زەعیف بووە بەس هەر بەردەوام ئیشیش هەیە هەم لێرە هەیە و هەم لەوێش هەیە بەس ئیشیش ئەوهانیە بەو دەرەجەی 160 فەرقی کردووە لەگەڵ پێشترێ ئەمە ئێستا لەو معاملە ئینتاجمان لەو کەربەلایە لەو مووسڵە لەو بەغاداش هەیە بەڵام زۆر بەکەمی لەو ڕانیای هەیە زیاتە لەو ڕانیە زۆر ئینتاجمان باشە والله هي اكثر اوقاتنا نقضيها هنا لان يعني ماكو اماكن طلعه بكركوك شلون ما نقول واكثر منتزهات يعني ما يخلون الشباب يدخلوا بيها الا عوائل فعلى مود هاي نجي نقعد هنا ونقضي وقتنا. هذا المكان صار مكان لقاء لي ولاصحابي ونقضي وقتنا فرص عمل قليله وماكو جاي ندور شغل ماكو تعيينات ماكو اي شيء ماكو فبالطبع لو نجي هنا لو بالقهوه